هاوڕێیان ئەم کاتتان باش لە ڤیدیۆی ئەمڕۆ کە ڤیدیۆیەکی فێرکاریە باسی چۆنیەتی تەقدیمکردنی ڤیزەی گەشتیاری کەنەداکەی. لە کۆتایی ئەم ڤیدیۆ فێرەبی کە چۆن خۆت لە ماڵەوە لە ژوورەکەی خۆت تەقدیمی ڤیزەی گەشتیاری کە پێڵێن ڤیزیتەر ڤیزە تەقدیمی ئەو ڤیزەیە بکەی بۆ کەنەدا. جا بۆ خۆت بێ یاخود بۆ خێزانەکەت بێ یان بۆ مناڵەکانت بێ. و سوودێکی تری ئەم ڤیدیۆ ئەوەیە ئەگەر تۆ داوای پاکێجی ڤیزەی گەشتیاری لە من بکەی من بە $600 ئەم ئیشەت بۆ ئەەکەم. جا بۆ ئەوەی پارە نی بەم $600 لێ نەڕوە خۆت بۆ خۆت لە ماڵەوە تەقدیمی ڤیزەی گەشتیاری بکە. هەنگاوی یەکەم ئەچینە سەر وێبسایتی canada.ca. لێرە کلیک بکە لەسەر canada.ca. ئێمە خوارەوە Immigration and Citizenship هەڵەبژێرم. دوای ئێمە خوارەوە لێرە نووسراوە Sign in ئەمە هەڵەبژێرم. جا ئێمە خوارەوە Sign in with GCK ئەمە هەڵەبژێری. لێرە لەبەر ئەوەی ئێمە ئەکاونتمان نییە لە وێبسایتی سەرەکی کەنەدا هینە Sign up Accept داگرە. لێرە ئەڵێ یوزەرنیمێک بۆ خۆت دابنێ ناوێک. هاوڕێیان هەر ناوێک هەر پاسوەردێک و شەی نهێنی هەر پرسیار و وەڵامێک کە ئەینووسیتەوە لێرە لە لای خۆت لە پارچە کاغەزێکیان لەناو مۆبایلەکەت بینووسەرەوە چکە دوای ئەوە لە داهاتوو کە داخلی ئەکاونتەکەتە بی لە وێبسایتی کەنەدا داوات لێکە. بۆیە هەر شتێک ئەنووسی ئاگادار بە کە بیرت نەچێت وشەی نهێنی و پرسیار و یوزەرنەیمەکە یانی ناوەکەی تۆ چی بووە. لێرە داوات لێکا وشەی نهێنی داخل بکەی. Continue دابگرە. Continue دابگرە. لێرە دیسان Continue. لێرە یتە خوارەوە I accept. لێرە ناوی خۆت داخلەکەی لەگەڵ ئیمێڵەکەت ئەبێ ئەو ئیمێڵە دایمەن کراوە بێت لەسەر مۆبایلەکەت یان لاپتۆپەکەت لەبەرەوەی بەهۆی ئیمێڵەکەتەوە نامەت بۆ ئەنێرن کە بڕۆی بایۆمەتری پەنجەمۆر بکەیت یاخود هەر ئیمێڵێک کە بۆتێت لە ئیمیگریشنەوە ئەچێ بۆ ئەم ئیمێڵەی کە لێرە ئەینووسی. Continue دابگرە. هاوڕێیان لێرە 4 پرسیار و 4 وەڵام بۆ خۆت دروست دەکەی. 4 پرسیار و 4 وەڵام. هەر پرسیارێک بێتوانین بینووسی بەڵام ئەتوانن ئەم پرسیارانەی کە من لێرە ئینووسم کۆپی بکەن و وەڵامەکان بەدڵی خۆتان بیگۆڕن. هاوڕێیان دوای ئەوەی کە وەڵام و پرسیارەکانت نووسی Continue دابگرە. ئەم پیجە کە گەشتیتە ئەم هەنگاوە ئەوە تۆ ئەکاونتێکت دروست کردو بەڵام هێشتا تەقدیمی هیچ شتێکت نەکردو. لە ڕێگەی ئەم ئەکاونتەوە لە وێبسایتی canada.ca ئەتوانی تەقدیمی خوێندن بکەی، تەقدیمی مۆڵەتی خوێندن بکەی، ڤیزەی گەشتیاری، پرۆگرامە جیاوازەکان، ئێکسپرێس ئنتری، هەموو شتێک لێرەوە دەست پێکە. بۆیە من ئێمە خوارەوە لێرە نووسراوە Apply to come to Canada ئەمە داگرم. دوای ئێمە بەشی خوارەوە لێرە نووسراوە Visitor Visa. بژاردەی یەکەم هەڵەبژێرم. لێرە چەند پرسیارێکت لێکە ئەڵێ وەڵامی ئەم پرسیارانە بیەرەوە بۆ ئەوەی بزانین ئایا شمولت ئەکاتەوە تەقدیم بکەی یاخودنا. پرسیاری یەکەم What would you like to do in Canada؟ ئەتەوێت چی بکەی لە کەنەدا؟ تۆ ئەڵێ visit یعنی سەردان. How long are you planning to stay in Canada؟ ئەتەوێت چەندێک بمێنیتەوە؟ Less than 6 months. کەمتر لە 6 مانگ ئەمێ وەکو گەشتیار بێم کەمتر لە 6 مانگ بمێنمەوە. ئەڵێ کۆدی سەر پاسپۆرتەکەت بنووسە ئەوە تەنها ناوی وڵاتەکەت. عێراق. What's your country of residence؟ ئایا تۆ لەکوێ ئەژیت ئێستا؟ Do you have a family member who is a Canadian citizen or permanent resident؟ ئەڵێ ئایا هیچ کەسێک لە ئەندامانی خێزانەکەت هەڵگیری ئیقامەیان جنسی کەنەدان؟ تۆ ئەڵێ نەخێر. بەرواری لەدایکبوونت Next داگرم. لێرە پێت ئەڵێ ئایا پێشتر لە کەنەدا ژیاوی وەکو کەسێک خاوەن ئیقامە بێت یاخود وەکو پەنابەر؟ تۆ ئەڵێ نەخێر. ئایا تۆ هەڵگیری ئیقامەی وڵاتی ئەمریکایت یان خەڵکی ئەمریکای جنسی ئەمریکیت هەیە؟ نەخێر.
باری خێزانیت من لێرە سنگڵ دائەگرم بەڵام ئەو کەسانەی کە خێزاندارن ئەبێ بنووسن married بژاردەی married هەڵبژێرن هەوڵێم ڤیدیۆیەکی زۆر کورت ئامادە بکەم کە هەندێک دەستکاری وەڵامەکان بکەم بۆ ئەو کەسانەی کە خێزاندارن چۆن پڕی بکەنەوە فۆرمەکان بەڵام ئەم ڤیدیۆیە بۆ ئەو کەسانەیە کە سنگڵن بەڵام ڤیدیۆی تایبەت دانین بۆ ئەوانەی خێزاندارن لێرە سنگڵ بۆ ئەم جارە سنگڵ هەڵبژێری What's the province of destination ئایا بچیتە کوێ لەکوێ بمێنیتەوە کە گەشتەکەی مناڵم ئەچم سەردانی نۆڤا سکۆشیا ئەکەم بۆ نمونە next داگرم لێرە نووسراوە you are eligible to apply for a visitor visa to travel to Canada لێرە نووسراوە تۆ شمولت ئەکات ئێستا تەقدیمی ڤیزەی گەشتیاری کەنەدا بکەی نێوتووە ئەمە گەرەنتیە نێوتووە ئەم فۆرمە پڕبکەرەوە ڤیزەت ئەهێنێ نێوتووە ئێمە ئەتێنینە کەنەدا تەنها وتوویەتی شمولت ئەکا کە تۆ فۆرمەکان پڕ بکەیتەوە تەقدیم بکەیت continue داگرم continue دیسان پێت ئەڵێ هۆکاری گەشتەکەت چییە؟ ئەگەر گەشتیاری بێ ئەنووسی توریزم کەی توریزم داگری بۆ لای مانگی 2 بۆ مانگی 3 داهاتوو کە تەقدیمی ڤیزەی گەشتیاریەکەن توریزم داگرن کە بۆ گەشتیاری من ئەڵێم ئەمەوێ بچم سەردانی هاوڕێیەکم بکەم پورت لە کەنەدا خاڵت لە کەنەدا هاوڕێیەکت خزمێکت ئەتوێ سەردانیان بکەی ئەمە هەڵەبژێری to visit family or friend هاوڕێیە کەسێک ئەناسن لە کەنەدا ئەتوانی بیسەلمێنی کە تۆ هاوڕێی ئەو کەسەی یاخود پەیوەندیەک هەیە جا خوشک و برایەتی بێ هاوڕێتی بێ لەگەڵ ئەو کەسەی کە سەردانیەکەی ئەڵێ بەڵێ ئەتوانم بیسەلمێنم ئەڵێ ئایا کارت هەیە لە وڵاتەکەی خۆت بەڵێ ئەگەر کاری شت نەبێ هەر بنووسە کارم هەیە ئایا خاوەن بزنسی لە وڵاتەکەی خۆت نەخێر Do you depend on someone for financial support ئایا پشت بە کەسێک ئەبەستی بۆ باری دارایی خۆت ئەڵێ نەخێر لەبەرەوەی خۆم کارم هەیە لە 10 ساڵی ڕابردوو سەردانی هیچ شوێنێکت کردو هیچ وڵاتێکت کردووە ئەگەر سەردانی تورکیاشت کردووە سەردانی ئێرانت کردو هەر وڵاتێک سەردانت کردو لە 10 ساڵی ڕابردوو ئەڵێ بەڵێ ئەگەر بڵێ ئەبێ بیسەلمێنی چۆن ئەی سەلمێنی ئەبێ وێنەی هەموو ئەو ڤیزانە بگری کە لەسەر پاسپۆرتەکەت هەیە ئەگەرش پاسپۆرتەکەت نوێ کردوتەوە و بیرت چووە سکانی بکەیت ئەو ڤیزانەی کە پێشتر هەتا بە وێنە لات نییە ئەوە بنووسە نەخێر لەبەرەوەی کە فۆرمەکان پڕەکەیتەوە داوات لێکە ئەڵێ بیسەلمێنە وێنەی ئەو هەموو ئەو ڤیزانە بگرێ کە پێشتر وەرت گرتووە بەڵام ئێمە بەڵێ داگری لێرەیە next ئەڵێ ئایا تۆ لەگەڵ کەسێک لە خانەوادەکەتیت کە ئەو کەسە هەڵگری ئیقامەی کەنەدایە یاخود هاتۆتە کەنەدا پێشتر تۆڵەی نەخێر next ئایا پێشتر کارێکی نایاساییت کردووە گیراوی شتێکت کردووە تۆڵەی نەخێر داوات لێکراوە لەلایەن ئیمیگریشن لەلایەن ئۆفیسی کۆچبەرانی کەنەداوە کە تەقریری توبی بێنی لێرە پێتەڵە do you want to submit an application for a family member بۆ ئەو کەسانی کە ئەیانەوە لەگەڵ خوشک و براکانیان یاخود تەقدیم بکەن بۆ خۆی و خێزانەکەیان لێرە بەڵێ داگری بەڵام لە ڤیدیۆی ئەم جارە نەخێر دائەگرین چکە ئەمە بۆ ئەو کەسەیە کە بە سنگڵی بە تەنیایەت بۆ کەنەدا لێرە ئەڵێم نەخێر تەنها خۆمیم ئەڵێ پێشتر بایۆمەتریت کردووە پەنجەمۆرت کردووە ئەڵێ ئایا تۆ پارەی ئەپلیکیشنەکە ینی حەقدەسی پڕکردنەوەی فۆرمەکان بە ئۆنلاین خۆت ئەیە ئەڵێ بەڵێ yes I'll be paying my application fee next داگرم ئەڵێ ئایا ئەتوانی بەڵگەی ئەو دۆکمنتانی کە لێت داواکەی بۆ نمونە پاسپۆرتە وێنەی خۆتە بە سکان بینێریت بە ئۆنلاین یاخود وێنەی بگری تۆڵەی بەڵێ ئەتوانم
ئەڵێ ئایا بە ئۆنلاین کە پارە ئەیت ئەبێت ڤیزە ماستەرکارد ئەمریکان ئەکسپرس یان دەبتت هەبێت و ئەمانەیەکێک لەمانەت هەیە بۆ پارەی پەنجەمۆرەکەت کە بە ئۆنلاینە تۆڵی بەڵێ من کارتی ڤیزیان ماستەرکارتم هەیە. next diagram. ئەمە هەموو وەڵامەکانە کە وەڵامی ئەو پرسیارانە کە ئێستا هەڵمامژات. ئەگەر هەموو وەڵامەکانت تەواوە وەرە خوارەوە کۆنتینیو دابگرە. لێرە دیسان هێمە خوارەوە کۆنتینیو داگرم. لێرە دۆکیمنت چەکلیستت هەیە. ئەم هەموو دۆکیمنتانە ئەبێ ئامادەی بکەین. با بزانین ئەم دۆکیمنتانە چییە. هەموو ئەو پارەی لێتە ڕوا بە ئۆنلاین $185 کەنەدیە. 85 بۆ پەنجەمۆرەکەتە، $100 شت بۆ ڤیزەکەیە. لێرە سەپۆرتینگ دۆکیمنت. سەپۆرتینگ دۆکیمنت ئەو بەڵگەنامانەیە کە بە ئیجباری ئەبێت ئامادەیان بکەی. هەندێک شتێ ئۆپشنەڵ، ئەگەر ئۆپشنەڵ و بشەی ئۆپشنەڵت بینی ئۆپشنەڵ دۆکیمنت یعنی ئەتوانی داینیت و ئەتوانی داینەنی مەرج نییە. سەرەتا لە فایلی یەکەمەوە دەست پێکەین Application for Visitor Visa. ئەمە فایلی IMM525 کلیک بکە سەری لە تابێکی تر ئەکرێتەوە ئەبێت داونلۆدی بکەیت. بەم جۆرە فایلەکە نابینی. من داونلۆدی یەکەم لێرە لەسەر دەسکتۆپەکەم. ئەمە داونلۆد بوو. دوای ئەوە ئەم PDF چییە؟ زانیاری خۆتە، زانیاری لەسەر ئەدرێسەکەت لەکوێ ئەژیت، بە چ زمانێک ئەتەوێ فۆرمەکان بکەیتەوە، ماڵتان لەکوێ، چی ئیشێکت کردووە، سەفەری کوێت کردووە شتانێ. زیاتر زانیاری کەسیە ئەو لە ڤیدیۆیەکی تر ئەم فۆرمانەتان بۆ بڕەکەمەوە. بەڵام ئەمە تەنها بەشی یەکەمە. Travel History. ئەمە نووسراوە Travel History Required. یعنی چی Travel History؟ لەبەر ئەوەی ئێمە لە وەڵامدانەوەی پرسیارەکانی پێشووتمان بەڵێ لە 10 ساڵی پێشوو سەردانی وڵاتی ترمان کردو، لێرە بێ بیسەلمێنی چیەکەی؟ پاسپۆرتەکەت تەهێنی، هەر ڤیزەیەک لەسەر پاسپۆرتەکەت هەیە سکانیەکەی وێنەی ئەگری، هەموو وێنەکان بخە PDF-ێکە و لێرە ئەپلۆدیکە. ئەمە Travel History. پاسپۆرت وێنەیەک، وێنەی پاسپۆرتەکەت ئەگری لێرە ئەپلۆدیەکەی. Invitation letter. لەبەرەوەی من وتومە چون سەردانی هاوڕێیەکیان سەردانی کەسێکەکەم لە کەنەدا، داوەتنامە invitation letter یعنی داوەتنامە. داوەتنامە لە ڤیدیۆیەکی زۆر بچووک لەم 1-2 ڕۆژە ڤیدیۆیەکی بچووکتان بۆ ئامادە ئەەکەم کە ئەو کەسی داوەتنامەکەت بۆ نووسێ، پورتە خاڵتە هاوڕێتەر کەسێکە لە کەنەدا ئەبێت چی لەناو داوەتنامەکە بنووسێ. داوەتنامەکە زانیاری و هەموو ئەدرێس و هەموو شتێکی خۆی ئەنووسێ. دوای ئەوە ئیمزایە کات و ئەیبات بۆ کاتب عەدلە، خۆمان پێڵین کاتب عەدل. ئەوان مۆری یەکەن ختم و مۆری پێوەکەن و دوایی بە $40 تەنها $40 کەنەدیەیە. هەر کاتێک ئەو داوەتنامەی ئامادە کرد وێنەی ئەگرێت و بۆ تۆی ئەنێرێت. باشە ئەو کەسی کە تەقدیمی ڤیزەکە خۆتی بۆت ئەنێرێ، تۆ وێنەکەی لێرە ئەپلۆدەکەی. ئەمە invitation letter. Proof of means of financial support یعنی چی؟ یعنی پشتگیری کار لە خاوەن کارەکەت. ئەو شوێنەی کاری لەکەی داوای پشتگیری کارەکەیت و ئەبێت لە پشتگیریەکە نووسرا بێت کە تۆ مانگانە چەندێک وەرەگری. ئەمە letter of employmenتی پێ ئەڵێن. خاوەن کارەکەت بۆت ئامادە ئەکا کە تۆ چەندێک پارە وەرەگری لەو ئیشە و ئەو ئیشەی تۆ چییە. ئەمە proof of means of financial support. باشە. digital photo وێنەی معاملاتی خۆت دائنی. Purpose of travel. ئایا هۆکاری گەشتەکەی تۆ چییە؟ من سەردانی کەنەداکەم بۆ ئەم هۆکارە. ئەگەر کۆنفرانس بڵی بەشداری ئەم کۆنفرانساکەم، ئەگەر سەردانی کەسێک بێ ئەڵێ من سەردانی هاوڕێکەمەکەم کە ئەمە ناوی هاوڕێکەمە یان من ناوی خزمەکەمە لەم شارە ئەژی و من تەنها ئەچم بۆ ماوەیەکی کورت لای هاوڕێکەم ئەمێنمویەمەوە. Purpose of travel ئەو لە ڤیدیۆیەک بۆتان ڕوونەکەم و کە چییە نووسن، هەر 4-5 دقیقە نووسی هیچی وانە. Family information زانیاری تەواو لەسەر دایکت، باوکت، خوشک و براکانت، خێزانەکەت یان مناڵەکەت. لە family information form فۆرمی IMM5645 چیەکەیت؟ ناویستیانی هەمویان، لەکوێ ئەژین، ئیشیان چییە، هەروە خوشک و براکانت ئەگەر خێزاندارن یان سینگڵن. ئەو هەموو زانیاریە لە فۆرمی family information پڕیەکەیتەوە.
optional document ئەمانە ئەم دوو فۆرمە ئەمە توانی پڕێکیتەوە توانی پڕی نەکەیتەوە بە جێبیلی کێشەنیە بەڵام client information خۆی ئەمەش یعنی ئەتوانی بە جێبیلی بەڵام client information زۆر گرنگە لێرە چیە نووسی لە client information ئەتوانی کشفی حساب بانک لێرە دانی لەم فایلە داینی یاخود کشفی حساب بانکێکت هەل لەگەڵ سەپۆرت لێتەری ئیشەکەت یعنی بۆ نمونە پشتگیری کارەکەت لەگەڵ کشف حساب بانکێکت هەردووکی لێرە داینی یانیش ئەتوانی لە client information لەم بەشە داینی کێشە نابێت لە client information چیتر دانی بۆ نمونەی بڕوانامەی زانکۆکت ئەگەر ماستەر دکتۆرە شتێک تاو کرد بێت تاقیکردنەوەی زمانی ئینگلیزی ئەگەر نمرێکی باش هێنابێ بۆی بزان کە تۆ ئینگلیزیەکەت زۆر باشە و هەروەها شتێکی تریش ئەگەر بزنست هەیە تاپۆی خانووت هەیە شتێکی بەناوی تۆ هەر موڵکێکت هەیە هەمووی سکان ئەەکەی هەمووی بێکە و لێک PDF لێرە لە client information لێرە ئەپلۆدیەکەی هەر کاتێک هەموو زانیاریەکانت نووسیوە هەموو شتێک تاو کرد ئەمانە هەمووی بەڕێکی و هەمووی بە جوانی ئەپلۆد دەکەی دوایی ئەم پارەیە لێرە نووسراوە proceed to payment شتێکی وان نووسراوە continue داگریت و پارەی بایۆمەتری و پارەی visitor visa حەقدەستی فۆرمەکانت بە ئۆنلاین کە $185 کەنەدیە ئەمە هەمووی پڕکردنەوەی ڤیزەی گەشتیاری کەنەدا بوو ئەمە بە شێوەیەکی گشتی جا ئەگەر تۆ سینگڵی ئەتوانی سەیری ئەم ڤیدیۆ بکەیت و خۆم چیم کرد هەمان ئەو شتانە دووبارە بکەیتەوە بەڵام زانیاریەکانی خۆت بنووسی کە پارەکەتیە ئەو ئیمێڵی کە داخلت کردووە ئیمێڵەکەت بۆیت ئەڵێت کە تۆ ئەپلیکیشنەکەی تۆمان بەدەست گەشتیە ڕۆژ تقریبا ڕۆژێک ئەوەستیان 2 ڕۆژ ئیمێڵێکی ترت بۆیت ئەڵێن ئەم فایلەمان هەیە ئەم فایلە پرنت بکە و لەگەڵ پاسپۆرتەکەت بینێرە بۆ پەنجەمۆر چیەکەیت ئەو ئیمێڵی کە داخلت کرد لە یەکەم هەنگاوەکان ئەو ئیمێڵە دایمە نەبێت کراوە بێت لەناو مۆبایلەکەت PDFێکت بۆ ئەنێرن فایلێکت بۆ ئەنێرن ئەو فایلە پرنت ئەەکەی لەگەڵ پاسپۆرتەکەت ئەچیتە سنتەری پڕکردنەوەی ڤیزەی کەنەدا کە لەسەر شەقامی گوڵانە لە لای قونسوڵخانەی تورکیا لەوێ ئەچیتە ژوورەوە مقابلەیتیانی هیچ نییە یعنی چاوپێکەوتنی نییە ڤیزەی کەنەدا ئەڵێ لێتە پرسن بەس لێتە پرسن بۆچی تەقدیمت کردو ئەڵێ من ئەمێ پەنجەمۆر بکەم تەقدیمی ڤیزەی گەشتیاریم کردو ئەو فایلی کە پرنتت کردو ئەیانەی تێ لەبەرەوەی بۆ ئەوی بزانن کە تۆ پارەی پەنجەمۆرتیا و پارەی ترت لێ وەرنەگرن پاسپۆرتەکەشت سەیرەکەن پاسپۆرتەکەت ئێنەوە پاسپۆرتەکەت لێ نابن ئاگادار بە تەنها چێکی پاسپۆرتەکەتەکەن دوای ئەوە ئەڕۆی تۆ ماڵۆ چاوەڕێیەکی هەتا وەڵام وەرەگری چۆن ئەزانی وەڵامت وەرگرتووە ئەبێ داخلی ئەم ئەکاونتەی خۆت بیتەوە ئێستا کە من پێتانم وت چۆن داخل بنەوە لەوێ وەڵام وەرەگری وەڵامەکەیان بەڵێیان نەخێر ئەگەر بە بەڵێ بوو ئەو کاتە نووسراوە تکایە بڕۆ پاسپۆرتەکەت بنێرەوە سنتەری ڤیزەکە ئەو کاتە پاسپۆرتەکەت ئەنێرن بۆ ئەمان یاخود تورکیا ئەگەریش نەخێر بێت وەڵامەکە ینی ڤیزەت نێنێ یا قەناعەتیان پێ نێت کە تۆ ئەگەڕێیتەوە کوردستان دوای تاوبوونی گەشتەکەت پێت دەڵێن ڕفیوز ینی بەداخەوە ئێمە باوەڕ ناکەین کە تۆ بۆ گەشتیاری بۆ کەنەدا و هەر لەوێ ڕەفزەکەت ئێنێ پێویست ناکە پاسپۆرت بنێری ئەمە بە شێوەیەکی گشتی چۆنیەتی پڕکردنەوەی ڤیزەی گەشتیاری کەنەدا بوو لە ڤیدۆکانی داهات بە ورتر ئەچینە ناو فۆرمەکان کە چۆن پڕەکرێتەوە و چۆن داوەتنامە ئەنووسرێ هیوادارم ئەم ڤیدیۆ سوودی هەبێت بێت نەچێ لایکی ئەم ڤیدیۆ بکەیت ئەگە پرسیارتێ لە کۆمنت بینوسە و سەبسکرایبی کەناڵەکەشم بکە هەتا ڤیدیۆیەکی تر و بابەتێکی تر لەسەر کەنەدا هاوڕێیان منە ڕۆم خواتان لەگەڵ